ئەمریکا 25 میلیۆن ڤاکسین ڕەوانەی وڵاتانی دەرەوە دەکات. بەردەوامی ڕەشە لەشکرەکانی تورکیا لە دەژی پەکەکە. ئەگەری پێکەرانی حکوومەتێکی نوێ لە ئیسرائیل. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن هەینی 4 مانگی 6 ساڵە 2021 درودەی گەرمە هاوکارم ساڵە دەمیجار و منی جوانی دیلان پێشکەشیدان کەیم ئومیدواریم دەمیگی خۆش وەلمان بوونە سەر. سلااو و رێزە کۆشکە سپی ڕاگەاندێ کە ئەوەیە دانێ یەکەمێ 25 میلیۆن دەرزیên کۆڤید-19 بێ بەرامبەر پێشکەشی وڵاتن کە داهاتاوان کێمە بکات چارچوەیە پرۆگرامە نەتەوەی نێگرتی کۆڤاکسدا. ئەڤ دانێ دەرزیان بەشەکە ji سۆزەداینا 8 میلیۆن دەرزی بەری داویە vê mehê. Rêveberiya Biden dibin fişarê de ye ku beşekî ji vaksînên Amerîka parve bike. Ji van 25 milyon derzî dê 3 par ji wan di riya COVAX ra bên belavkirin û 6 milyonên din jî dê bi awayekî tekane bigihên hin welatan di nav de jî welatên cîran, hevalbend û welatên ku korona lê gelekî belavbûye yan jî hin krîzên din hene. Di demekê de ku Amerîka soza 8 milyon derzî daye, şareza dibêjin ji bo kontrolkirina pandemiyê cîhanê pêwîstî bi milyaran derzî heye. Ew dibêjin bêhtirî nîvê xelkê Amerîka vaksîn wergirtine lê li ser asta cîhanê newekheviyek heye. سۆرب جۆ بایدن دەست بە هەڵمەتی دەکات بۆ ماوەی مانگێک بۆ ئەوەی تا 4 ژولای ڕۆژی سەربەخۆیی ئەمریکا 70% ئەوانەی تەمەنیان لەسەرەوەی 18 ساڵدایە دەرزی کۆڤیدیان لێدرابێت. بەڵام بەڕێوەبەرەتەکەی هێشتا استراتیژی هاوبەشیکردنی ڤاکسینی خۆی لەگەڵ هەموو جیهاندا دیاری نەکردووە. ئەنجامی ئەوەی 170 میلیۆن کەس خۆیان بە ڤاکسینەکە کوتاوە ژیان لە ئەمریکادا وا زیاتر دەست بە هەستکردن بە ئاسایی بوونەوە دەکات و وڵات هەنگاوی بگرە زیاتر دەنێت. ئەوەش لە ڕێی هەڵمەتێک بە درێژایی مانگێک لە سەرانسەری ئەمریکا بۆ کوتانی لە سەدا هەفتای کەسانی تەمەنسەر و 18 ساڵان هەتا ڕۆژی سەربەخۆی ئەمریکا. ئەگەر ئەم هەفتەیە ڤاکسین لە خودت بدەیت دەشێت هەتا 4 تەمووز بە تەواوی خۆت کوتابێت و هەتا هەفتەیە کە بە 4 تەمووز دەست پێ دەکات دەتوانن بە بێترس بەبێ دڵڕاوکەیە هەنگی ڕۆژی سەربەخۆیی بگەڕن. ڕۆژی چوارشەمە سەرۆک بایدن چەند دەستپێشخەریکی ڕاگەیاند لەوانە دایانگەی منداڵان بە خۆڕایی بۆ ئەو دایک و باوکانی ڤاکسینەکە لە خۆیان دەدەن، هەروەها گواستنەوەیان بە خۆڕایی بۆ بنکەکانی تان و سازکردنی سەرتاشخانەکان و ساڵۆنەکانی جوانکاری بۆ ئەوەی یارمەتی لە هۆشیاریکردنەوەدا بدەن و هەروەها هانی کۆمپانیەکان بدرێت خەڵات پێشکەش بەوانە بکەن کە خۆیان بە ڤاکسینەکە دەکوتن. پێشکەشکردنی بیرە بە خۆڕایی بۆ هەموو وانەی تەمەنیان 21 ساڵ بەرەو ژوورە بۆ ئەوەی ئاهەنگی سەربەخۆیی لە ڤایرۆسەکە بگێڕن. لەو دەمەی ئەمریکایەکان لە بەرامبەر وەرگرتنی ڤاکسینی خۆڕایی پاداش دەدرێنەوە لێکۆڵینەوەیەک لەلایەن سنتەری دووک بۆ داهێنانی تەندروستی جیهانی ئەوە دەردەخات کە ئەمریکا لەسەر ڕێڕەوی دروستی خۆیەتی و هەتا مانگی تەمموز 100 میلیۆن دۆسی ڤاکسینی زیادە بەدەست بێنێت. ئێمە پابەندی دابینکردنی 600 میلیۆن ڤاکسینەکان بووین لە وڵاتەدا 366 میلیۆنی دابش کراوە. دەتوانین تەماشا بکەین هەتا بزانین کە ئێمە لە چەند مانگی داهاتوودا توانای زیاتری دابینکردنمان دەبێت. 80 میلیۆن کە زۆربەی ڤاکسینی ئەسترازێنیکایە لەسەر ئاستی جیهانی پابەندی بووە. پێویستە ئێمە دڵنیابین لەوەی کە بە خێرایی و یەکسانی ڤاکسینەکان بخرێنە بەردەست. بەڕێوەبەراتی بایدن ڕوبەڕووی فشاری ڕوو لە زیادبوو دەبێتەوە هەتا ڕایگەێنێت کە ئایا کەی و چۆن دۆسی زیادەی ڤاکسینەکان دەبەخشێت. ئێمە سەنگ دەخینە سەر یەکسانی، سەر دابشکردنی ڤاکسینەکان بە یەکسانی. ئێمە سەنگ دەخینە سەر زانست و هاواهەنگی لەگەڵ کۆڤاکس کار دەکەین. کۆڤاکس میکانیزمێکی نەتەوە گرتوەکانە بۆ ئەوەیە دڵنیا بێت لەوەی ئەو وڵاتانی داهاتەکانیان کەمە یان مامناوەندە دەستیان بە ڤاکسینەکاندا ڕابگات. ڕۆژی چوارشەممە کۆبوونەوەیەکی لووتکەیی بە ئۆنلاین کراکە لەلایەن ژاپۆن و گاڤیەوە میوانداری کرا هاوبەندی ڤاکسینەکان بڕی دابینکردنی 2.4 میلیارد دۆلاری زیاتری بۆ کۆڤاکس مسۆگەر کرد و بە وەشکۆی بڕابوجەکەی گەیاندە 9.6 میلیارد دۆلار. ئەمریکا بەشداری تێدا کرد بەڵام بەشداریکردنی دیکەی بەپارە ڕا نەگەیاند.
ئەمریکا بە بڕی 2 میلیارد دلار بەشداری بۆ هاوبەندی جیهانی ڤاکسینەکان و کۆتان لە کۆڤاکس کردووە، هەروەها پەیمانی 2 میلیارد دلاری دیکەی هەتا ساڵی 2022 داوە. بەڕێوەبەرەتی بایدن وا تاوتوی ڕەوانەکردنی دۆسی ڤاکسینەکان بۆ هەندێک وڵات دەکات کە زۆرێک لە وڵاتانە داوایان کردووە، لەوانە کۆریای باشوور، بەنگلادیش و هەروەها ڤێتنام. کۆشکی سپی هەتا ئێستا وەڵامی خۆی لەو بارەیەوە ڕانەگەیاندووە. هەلمەتە ڤاکسینکردنا خەڵکی ئەمریکا و ڕێژەیە بەرفرەهی ئاوەرگرتنا ڤاکسینێ هێشتیە کو ڕۆژ بە ڕۆژ ژیان لە ئەمریکایە نۆرمال ببە و ئێدی وڵاتی وەکو جاران vegeren سەرکار و ژیانە خۆیان بەری پاندەمیە. هەفکارێ ما یەحیا بەرزەنجی بە هێنە کڕنشتوانین ویلایەتە ڤرجینیا را ئاخوی و ئەڤ راپۆرت ئامادە کرد. تا دێت ژیان لە ئەمریکا بەرەو ئاساییبوونەوە دەڕوات، دیمەنی دەمامک بەستن دەریاخات بەکارهێنانی ڤاکسینەکان کاری خۆیان کردبێت. بە فەرمیش ڕێگە درا ئەوانەی ڤاکسینیان لە خۆ داوە دەتوانن لە بازارگەکان دەمامک نەپۆشن. بە دڵنیاییەوە هێشتا تاو نەبووە، بەڵام بەرەو کۆتایی دەچێت. سوپاسگوزارم کە گەڕاوینەتەوە بۆ دۆخێکی ئاسایی. خۆشە کە دەمامک نابەستین و ڤاکسینەکەم وەرگرتووە، هەموو کەسێکیش بۆی هەیە لە خۆی بدات کە ئەوە شتە باشەکەیە. دەمامکمان نەبەستۆ، لەو کاتەوەی ڕاگەنراوە لە بازارگەکاندا ئەتوانیت نەیبەستیت، بەڵام گرفتی ئەوەم نەبووە کە دەمامک نەبەستم. من دەزانم لە ڕووی زانستیەوە چی دەگەێنێت. بەپێی ئاماری فەرمی لە ئەمریکا زیاتر لە 135 ملیۆن هاوڵاتی ڤاکسینی دووهەمیان لە خۆداوە، 167 ملیۆنیش لە چاوەڕوانی ڤاکسین دووهەمدان. لەم هەفتەیەشدا کەمترین حاڵەتی توشبوون لە ئەمریکا تۆمارکراوە. ئەم خێزانە لە تەکساسەوە بۆ پشودان هاتوونەتە ڤێرجینیا. ئێمە ئیستا لەسەر ئەوە خۆڕادەهێنینەوە کە ژیانمان بەرەو ئاساییبوونەوە دەچێت. دوێنێ بۆ یەکەم جار دوای زیاتر لە 1 ساڵ لەگەڵ منداڵەکانمان نانمان لە دەرەوە خوارد، هەروەها دوای ساڵ و نیوێکیش گەشتمان بە فڕۆکە کرد لە تەکساسەوە بۆ ڤیرجینیا. خۆم و هاوسەرەکەم ڤاکسینمان لە خۆمان داوە، بەڵام دەبێ هەر ئاگاداری خۆشمان بین. گەشتەکەمان بە فڕۆکە خۆش بوو، خەڵکێکی زۆر لە فڕۆکەخانە بوون. لە مێژ بوو ئەوەندەم خەڵک لە شوێنێکدا نەدی بوو. لەم سەفەرەمان ئامۆزاکەشم دەبینم کە ماوەیەکی زۆرە یەکترمان نەدیوە. ئەگەر کۆڤید-19 وەک زۆر شوێنی تری جیهان ژیانی زۆرێک لە ئەمریکیەکانیشی دروێنە کردبێت، ئێستا ساتی سەر لە نوێبوژاندنەوەیە. وەک خودی خۆم هەز دەکەم بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە بێمانە بوو. ڤاکسینەکە زۆر باشە، بەڵام من هەر منداڵ بووم ئەو جۆرە ڤاکسینەم وەرگرتووە. من ناتوانم لەسەر ئەو شتە بێمانایانە هیچ شتێک بینا بکەم. دەمامک بەستنیش هەر بێمانە بوو. یەکێک لە خۆشیەکانم ئەوەیە کە لەسەر پرۆسەی فێرکاری بەردەوامم بەهۆی لێدانی ڤاکسینەکەوە گەڕاومەتەوە بۆ قوتابخانە و نیو منداڵان، هەرچەندە لەوێ دەمانگ دەبەستین. هێشتا کۆڤید-19 لە جیهاندا کۆتایی نەهاتووە. بەکارهێنانی ڤاکسینەکەش لەلایەن زۆرێک لە هاوڵاتیانی ئەمریکاوە پێدەچێت کاری خۆی کردبێت. هاوڵاتیان پشت لە کۆڤید-19 و ڕویان لە ژیانە. یەحیا بەرزەنجی دەنگی ئەمریکا، ویلایەتی ڤێرجینیا. لەبارەی هەڵبژاردنەکانی ئیرانەوە ڕێبەری باڵای ئیران ئایەتۆڵا خامنەئی دەڵێت کاندیدەکان ئاشکراکران شوورای نەگەهبانی بەڕێز بە پێ ئەرکی خۆیان ئەوەی کە پێویست بوو ئەنجامی بدەن ئەنجامیان داوە، کاندیدەکانیان ڕاگەیان. بۆ تاوتوێکردنیان بابەتە مادەهە ئەحمەدی ئەندامی ڕێبەری حیزبی دیموکرات کوردستان هەدەک لە لەندەن ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاک مادە خۆشاتن بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. خامنەئی کە دەزگای دادوەری هێزەکانی ئاسایش، رادیۆ تەلەڤیزیۆنی دەوڵەتی و دەزگاکانی ئابووری لە ژێر دەسەڵاتێدایە، تا چەند ڕۆڵی هەیە لە دەستنیشانکردنی سەر و کۆماری ئایندەی ئیران؟ بەڵێ، سڵاو ڕێز بۆ ئێوە کاکجانی، وارووا لە ڕێگایەوە شەو سڵاو ڕێزمەیە بە بینەرانی ئازیز. حقیقەتەن لێرە پێم خۆشە ئەوە بڵێم لە پەیوەندی لەگەڵ پێشەکەی جەنابتە بە پێچەوانەیە و قسەی کە خامنەی چەند ڕۆژلە و پێش بەتاواتی پشتی بڕیارەکەی شۆرای نیگهبانی گرت، چەند سەعات لەمەوە پێش بەرحاڵ ڕایگەیان کە چەند کەس لە کاندیداکان غەدریان لێ کراوە
بۆیە پێویستە بۆیان قەرەبوو بکرێتەوە و هەر ئێستا کە ئێمە قسە دەکەین ئەگەری ئەوەی هەیە کە گۆڕانکاری لە لیستی کاندیدەکانە بکرێ و بەرحاڵ ڕەنگە نەفرێک یا دوان زیاد بکرێ یانە ڕەنگە بەرحاڵ بەو پێیەکە لە کۆماری ئیسلامیشدا هیچ شتێک قابلی پیشبێنی نییە و زۆربەی بڕیارەکان یا هەموو بڕیارە گرنگەکان لە ژێر سەیتەری خودی ڕێبەری کۆماری ئیسلامیدایە بەرحاڵ دەبێت چاوەڕێ بینزین لە چەند سەعاتی ئایندە و ڕۆژەکانی داهاتووە چ دەقەومێ بەڵام ئەوەی کە لە پەیوەندی لەگەڵ ڕەوڵی ڕێبەردا ئەگەر هەڵە نەبم لە پرسیارەکە باش شتێک گەیشت بێتم و لە پەیوەندی لەگەڵ تەعاملی شەورای نیگابانە بەرحاڵ لە ئێرانە شەورای نیگابان خودی ڕێبەری کۆماری ئیسلامی 6 کەس لە ئەندامەکانی داناوە 6 کەسی دیکەشیان لەلایەن بەرپرسی دەستگای دادوەریەوە یا قووەی قەزاییەوە دادەنرێ کە بەرحاڵ بەرپرسی ئەم دەستگایش خودی ڕێبەری کۆماری ئیسلامی دایدەنی یانێ کەواتە ئەم دەستگایە کە نێوی شەورای نیگابانە بەدەر لە بڕیار و ڕاستپاردەکانی ڕێبەری کۆماری ئیسلامی هیچ شتێک ناکە و ئەوەی کە ڕێبەری کۆماری ئیسلامی بێوێ ئەوە جێبەجێەکە لەم ڕاگەوە دەکرێن بەڵێ بەس کاکە مادە تا چەند ڕۆڵی خامنەیی لە دەستپێشانکردنی هەڵبژاردن و یاخود هەڵبژاردننی سەر کۆمار یاخود شورای نگەهبان هەڵبژاردنەکان پوچەڵ دەکاتەوە ئیتر دەنگدان واتایەکی بەو شێوە نامێنێ کاک جانیەوەی کە هەیە لە ماوەی ڕابردووشدا بە تایبەت زۆر باز بوو بەرحاڵ لە ئێران پێشتر لە هەڵبژاردنەکانە ئیسلاحێکیان بەکارە بردەیانوت هەڵبژاردنەکان ئەندازیاری دەکرێت مهندسی دەکرێت و لەلایەن خودی خامنەیی و دەستگاکانیەوە دەستگا ئەمنیەتیەکان بە تایبەت دوای ڕێکەخەن کە ئەوەی کە دایانەوێ بەرحاڵ نهایەتەن ئەو ئەنجامەی لێ بکەوێتەوە تەنانەت ئێمە لە هەڵبژاردننی 1380 بینیمانەوەن بۆ جێبەجێکردنی ئامار و ڕقەم و بۆ ئەوەی کە داتایەک بدەن بە خەڵک یا کاندیدێک بگۆڕن بە کاندیدێکی دیکە دەنگی ئەم بەرێن بۆ ئەوی دیکە حساب بکەن لەم بارەشەوە بەرحاڵ خیبرەیان هەیە و هیچ کەم نایێنن بەڵام ئەم قۆناغە ئێستا کە باسمان کە قۆناغی مهندسیکردنە ئێستا گۆڕاوە بەوەی کە بەرحاڵی دی لە هەڵبژاردن چوێتە دەرێ قۆناغی دیاریکردنە لە مهندسیکردن چوێتە دەرێ قۆناغی دیاریکردن و دەستنیشانکردنە و بەپێ ئەو کاندیدانەی کە ئێستا هەیە ئەگەر گۆڕانکاریەک نەکرێ بەرحاڵ ئەوەی کە ڕوونا دیارە کێ دەبێتە سەر و کۆمار و لە جێبەجێکردنی ئەمەشدا بە باوەڕی من خامنەی دەوری یەکەمی جێڕاوە و هەموو شتەکانیان یەکلایی کردوێتەوە بۆ ئەوەی کە یەک نەفەر ببێ بە سەر و کۆماریانی مەگەر هەرچەند من زۆر ئەهلی ماتماتیک نیم بەڵام ئەگەر لە ڕوانگەی ماتماتیکەوە سەیریکەین ئەگەر زەربی یەکتریکەین تەقسیمیکەین هەر جۆرێکی لە یەکی دەینەوەستەکەم نەتیجەیەم هەڵبژاردنە هەر ئەوەیە کە ئەوان دیاریان کردووە بە سۆک و پێشبینی دەکرێت داعشیانی هەیە ئیبراهیم ڕەیسی بباتەوە کەسانی تر شانسیان هەیە وەکو جەلیلی پێیەکی لە شەڕێ ئیران و عێراق لەدەستداوەیە خۆت مەحسنە ڕەزایی ساڵەها سەورێکی پازەران بووە دەزانیم کاندیدانەی دیکە هیچ کامیان کاندیدی جددی نین و ئەزمموی هەمویان بە ئەوە بڵێم هەمویان ئەزممویان پێشتر هەیە لە بەڕێوەبردننی پۆستی جۆرا و جۆرا لە کۆماری ئیسلامی و ئەزممویان بۆ هەمووان ناسراوە و ناتوانین بەرحاڵەگەر لە ڕوانگەیەکەوە بین قەزاوە لەسەر ئەزممونیەمانەکەن کەسی سەرکەوتوو نەبوون کەسێکی وەکو موحسن ڕەزایی وەکو زۆر جارەوەی پێدەوترێ هەر وەکو حەزی لەوەیە هەموو جاری خۆی کاندیدکە ئەنی ئەوەندە خۆی کاندید کردووە بەرحاڵ بووەتە جۆک لە ئێرانە یا کەسێکی وەکو جەلیلی قەت ناتوانێت بوێتە کاندیدێکی جددی و ئەوەی کە ئەوانیانەوێ بەرحاڵ نەفرێکی دیاریکراوە پێم وایە ئەنجامەکە نەفرە دەرچێت ئەم هەڵبژاردنە چی کاریگەری هەیە لەسەر ڕێبازی دەرەوەی ئیران بەڕامەی ناوکی و هەروها گەماروەکان کاک جانی سیاسەتی دەرەوەی ئێران ڕاستە بەرحاڵ ڕەنگە هەر کەس سەر و کۆمارێ بێتە سەرکار خوێندنەوەیەکی ئەوەی هەبێ بە نسبەتیەوە بەرحاڵ لە ڕوانگەی خۆیەوە یا لە هەندێک شتا تەعاملی بگۆڕێ لە هەندێک شتی تکنیکیدا بەڵام لە شتی کەلان و استراتیژیکدا ئەوە سەر و کۆمار نییە کە بڕیار دەدا لەسەر سیاسەتی دەرەوە ئەوە سەر و کۆمار نییە بڕیارەدا لەسەر دۆسیە ئەمنی و دۆسیە کەلانەکان لە پەیوەندی لەگەڵ ئاسایشی وڵاتدا هەر ئەو ڕۆخامنەی کە قسەی کردووە دەڵێ داواکارم کە کاندیدەکان وعدەی زۆر نەدەن یانێ کارتان بە مەسەلەن هەندێک دۆسیەی گرینگەوە نەبێ ئەوەی کە لە دەسەڵاتی ئێوەدانیە لە خۆڕا قەڵ مەدەن و دوای هیچتان پێ جێبەجێ نەکرێت بچەسبن بە مەعیشەتی خەڵکەوە کەواتە لە پەیوەندی لەگەڵ دۆسیەی دەرەوەشە هەر کەس ببێ بە سەر و کۆمار ڕەنگە لە شتی تاکتیکی و هەندێک ڕەفتاری و دەرکەوتن لە میدیا کۆمەڵە شتی زاهری بگۆڕدرێ بەڵام ئەسا
کار ئەوەیە کە خامنەی دەیەوێت. کاکە هەمن لە کاتێکدا خامنەیی داوا لە خەڵک دەکات کە لە هەڵبژاردنەکانە بەشداری بکەن و دەڵێت گوێ بەو کەسانە بدەن کە گوایە هەڵبژاردن سوودی نییە، هەندێ لە ڕیفۆرمیستە ناودارەکان داوای بەشداری دەکەن. بەشداری کردن نەکردن چ گرنگیگی هەیە؟ کاک جانیاوەندەی ئەزمموی چەند ساڵی ڕابردوو بە ئێمە دەڵێ چ بەشدار بی چ نەبی بۆ کۆماری ئیسلامی گرنگ نییە. کۆماری ئیسلامی باکی لەوەی نییە کە ئەگەر خەڵک بەشدار نەبن بەرحاڵ ئەو گرنگی بە وجهەی نێودەوڵەتی خۆی و پێگەی لە نێو خۆ لە دەرەوە نادا، لا یا پێگەی خۆی لە ناوچەکە نادا. ئەنێ باوەڕی بەوە نییە کە مەشروعیەتی خۆی لە ڕێگای هەڵبژاردن و پشتیوانی خەڵکەوە بەدەستبێنی. ئەو بوومانەوەی خۆی پشتی بە سەرکوت و پشتی بە دام و دەستگا سەرکوتکەرەکان بەستووە، کەواتە لەم لایەنەوە هیچ بۆی گرنگ نییە کە بەشداری چەنەبێەوە بەپێ ئامارەکانی خوان بەشداری زۆر بەشداریش هەبێ. بەرحاڵ لە خولەکانی پێشوشایمە بینی ومانە خەڵک بەشداری کردووە، بەڵام دەبێ دەنگدان چی گۆڕی وەتاوی کە بەشداری کە دەنگدان چی گۆڕی وەتاوی کەم جارە بتوانێت بیگۆ. مادەها ئەحمەدی ئەندامی ڕێبەری حزبی دیموکراتی کوردستان هێدەک زۆر سپاس و بەشداریکردنتان لە کورد کۆنەکشن ئەم هەفتەمان. سپاس بۆ نوێترین هەواڵ و زانیاری، خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. وەزیرê derveyê Amerîka Antony Blinken bang li serkirdeyên Amerîka navendî kir ku li dijî gendelî, hejarî û qaçaxiya madeyên hişbir re kar bikin ji bo çakkirina jiyana welatiyên xwe û rêgirtina lê koçberiya ber bi wilayetên yekgirtiyên Amerîkayê ve. Wî ev daxwaz li Kostarîka kir ew dema li gel serkirdeyên herêmî kom bû. Raporta peyamnêra Dengê Amerîka li Wezareta Derve sendîsên agahiyên bêhtir hene. Wezîrê Derve Antony Blinken li Kostarîka pesna mîvandarên xwe de ji bo pêgiriya wan a bihêz bi nirxên demokrasiyê lê nîşan da ku hukmraniya baş lê girîng be ji bo rûberûbûna sedemên bingehînên koçberiya bo Amerîka ji welatên sêgoşeya Bakur, Guatemala, Honduras û El Salvador ên ku di nav hejarî û tundutujiyê de ne. Em di demekê de kum dibin ku demokrasî û mafê mirovan li gelek beşên herêmê bin pê dibin. Em vê yekê di têkçûna serbixweya datweriyê, tepeserkirina dezgehên serbixwe ya ragihandin û rêxistinên nehukûmî, qedexekirina rikeberên siyasî û rêgirtina hewlên dijî gendeliyê da dibînin. Girjî di navbera rêveberiya Biden û welatên sêgoşeya Bakur de derketin pêş piştî ku Kongresê hefteya borî lîsteyeka Wezareta Derve belav kir ku 16 berpirsên nihayê û yên berê ji van welatan binav kirine ku tê gotin destê wan di qaçaxiya madeyên hişbir û gendeliyê de heye. Meha adarê birayê serokê Honduras Juan Orlando Hernandez li New Yorkê bi zîndana Hatayê hate cezakirin li dor qaçaxiya berfireha madeyên hişbir di dadgehkirineka ku destê serok bi xwe jî têde hebû. Pêwendî rastî lêdaneke din hatin dema serokê El Salvador Nayib Bukele dozgerê giştiyê welêt û dadwerên dadgeha bilind ji kar avêtin. Ev pêvajo şareza dibêjin zehmetiyan li pêş rêveberiya Biden datînin ku soza alîkariya $4 milyar bo herêmê pêkbîne. Rêveberiya Biden pêgire bi derbirîna kêşeyên bingehîn ên van welatan ku dihêlin xelk mal û gundên xwe bi cî bihêlin û birevin Amerîka. Lê ji bo vê yekê ew xwe neçar dibîne ku li gel Hind hikûmetan kar bike ku nepêgirin bi heman nirxan, zelalî, şerê gendeliyê mafê mirovan û hebûna dezgehên zelal û demokrat û pêwîst e ew bi berdewamî bi awayekî balanskirî serederiyê bi van welatan re bike. Li beramber nebûna ewlehiya xwarinê bi sedema du bahozên mezin li herêmê sala borî, hin şareza dibêjin pêwîst e rêveberiya Biden mezintir û berfirehtir hezir bike ji pakêteka carana alîkariyên derve. Li ber wilo ez balê didim ser hewildana ve hewandina gula deriya Karîbî di nav destpêşxeriya navxweyî ya mezintirîn Biden da. Ew behsa xerckirina gelek pereyan dike ji bo geşekirina jêrxaneya li Amerîka. Di nav de jî rê û firokexane. Çima em hezir nekin ku gula deriya Karîbî derveyê me yê nêzik e? Serdana Blinken rê li pêş serdana cîgera serok Kamala Harris bo herêmê vedike cihê ku ew ji serok Biden de hatiye erkdarkirin ku sedemên bingehînên koçberiyê lê derbibire. Hefteya borî Harris serkirdeyên karan ve xwendin koşka spî ji bo piştgiriya ve berhênana kerta taybet li Amerîka navendî.
ما ماسترکارد هەیە و دخوازە هەفپاری سەرانسەری کردان بگە. دا کو 5 ملیۆن کەس لە هەرێمێ دەربازی ناوە ئابووریە دیجیتال بگە و پشتگیریە ملیۆنە کارێن بچیک بگە. ئەس بمەراق ڕادگەهێنم کو مایکرۆسۆفت دلگەل هەفپارێن خۆجووی کار بگە. ji bo gehiştineka berfireh bû 3 milyon kes li herêmê sala be. Ez ya kevxweşim ku Nespresso dê çalakiya balavkirina qehweya xwe li Guatemala berfireh bige û li Honduras û El Salvador jî dest pê bige. Herês plan dike hefteya bê serdana Guatemala û Meksîkê bike de yekem gera xwe ya derve de wekû cîgira serok. Koçberiya ji Amerîka navendiya û kêşeyeka siyasiya tevli heve ji bo rêveberiyê ku komarî, serok û cîgira wî lomedar dikin ji bo têkçûna bi dawî anîna tiştê ku ew binav dikin krîza li ser sînorê başûrê Amerîkayê. کردار لەشکریەکانی تورکیا لە هەرێمی کوردستانی عێراق دژبەگەرێلەکانی پەکەکە بەردەوامە و ڕێکخراونە حکومیەکان راپۆرتی زیان بە هاوڵاتیانی سیڤیل و زیانی زۆر بە ژێنگە ڕادەگەینن. کامران عوسمان و تەبێژی تیمی کریستیان پیسمیکر لە هەرێمی کوردستان بە پەیامنێرمان دەڵێت لە 40 ڕۆژی ڕابردوودا 22 گوند بەهۆی کردار لەشکریەکانەوە چۆڵ کراون. ڕێکخراوی CPT ئەمریکی و ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان لە شاری سلێمانیدا کۆبوونەتەوە بۆ ئیدانەکردنی ئۆپراسیۆنی سەربازی تورکیا لە هەرێمی کوردستاندا. CPT داتا و ئاماری زەرەر و زیانەکان بۆ سەرخەڵکی سڤیل و زەویزار و مەڕووماڵات لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستاندا بەهۆی ئۆپراسیۆنی چنگی هەورە بروسکەی تورکیا بۆ سەر گەریلاکانی پەکەکە دەخاتە ڕوو. 22 گوند بە تەواوەتی چۆڵکراون لە هاوڵاتیەکانیان نزیکەی 1600 هاوڵاتی مەدەنی لە ناوچەیەکانی ماسێ و لە ناوچەی ئاڤاشین بە تەواوەتی ئاوارە بوون، 4 هاوڵاتی مەدەنی بریندار بوون و 1300 پورەی هەنگ لەو ناوچانە کە هەنگاوانی یەکێکە لە سەر چاوەسەرەکیەکانی بجێژیانی هاوڵاتیانی مەدەنی لەو ناوچانە بە تەواوی لە ناوچوون. کەرتی گەشتیاری لە ناوچەیەکانی ماسێ زەرەر و زیانێکی یەکجار گەورەی بەرکەوتووە. کەنیسەیەک لە گوندی میسکە لە کانی ماسێ زەرەر و زیانی بەرکەوتووە و خانوو و ماڵی هاوڵاتیان زەرەر و زیانی بەرکەوتووە. زەرەر و زیانەکانی ئەم ئۆپراسیۆنە و بەتایبەتیش راپۆرتەکان کە باز لە بڕینەوەی دار و درەختەکانی چیاکانی سەر سنوور دەکەن هاوڵاتیانی تووڕە کردووە و داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی ڕاگررتنی بدەن. بە تەنها لە ماوەی 9 ڕۆژدا لە ماوەی 9 ڕۆژی ئۆپراسیۆنەکە لە 9 ڕۆژی سەرەتای ئۆپراسیۆنەکەدا 2100 دۆنم زەوی کشتتوکاڵی لە منتیقەیکانی ماسێدا سووتێنراوە. خەڵک لە ئێستا لا ناتوان بچنەوە ناوگوندەکانیان. لە ڕۆژی 28 ئایاردا سەربازانی تورکیا لە یەکێک لەو بنکە سەربازیە نوێیانەی کە دروستیان کردووە لە چای پشتی هورورێ هاتنە خوارەوە بۆ ناو گوندی هورورێ و ئەو کۆبوونەوەیان لەگەڵ ئەو خەڵکانە کرد لەگەڵ ئەو جوتیارانە کرد کە لەسەر زەویزارەکانیان بوون و ئاوی دارەکانیان دەدا. پێیان گوتن کە بە هیچ شێوازەگەیەوە ناتوانن بێنەوە ناو زەویزارەکانتان و ئەو سیارانەی کە هەتانە ناتوانن لە دەور و پشتی گوندەکەتاندا هاتوچۆی پێ بکەن. ئەرچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە ئەرچی دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستانە نابێت بە هیچ جۆرە سازشکەن و تا ئێستاکە هەڵوەسی زۆر شەرمنانە و زۆر شەربەزارانانەیە کە نەیان توانیوە بە هیچ جۆرە لە ئاستی ئەو داژی کاریابن. حزابی سیاسی لە هەرێمی کوردستانە بە هیچ جۆرە جگە لە بەیاننامە نەیان توانیوە دۆخەتی قەڕەن و ئەرچی کۆمەلگای نێودەوڵەتیشە هەروەکو لە راپۆرتەکەی CPT هاتووە کە ئەوانە خەڵکی سڤیلیان کردووە بە ئامانجوە تورکیا بە هیچ جۆرێک بە ئەزمموی مێژوش سەلماندوتی کە ئەچێتە شوێنەکە داگیریەکە. لەمبارەیەوە جوتیار عادل و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە نووسراوێکی فەرمیدا ئاماژەی بەوە کرد حکوومەتی هەرێمی کوردستان نیگەران و ناڕەزایی خۆی بەرامبەر دەربڕین و زیانگەاندن بە سروشتی هەرێمی کوردستان دەردەبڕێت و بە فەرمیش ئاگاداری حکوومەتی تورکیای کردووەتەوە کە کۆتایی بە دەربڕین لە ناوچە سنووریەکاندا بهێنن کە جێگەی قبولکردن نییە. حکوومەتی تورکیا بەردەوامی بە ئۆپراسیۆنە سەربازیەکانی دەدات و باز لەوە دەکات کە ئەوان گەریلاکانی پەکەکە دەکەنە ئامانج. بەڵام راپۆرتەکان باز لەوە دەکەن زیانی سەرەکی بەر هاوڵاتیانی سڤیل و زەویزاریان دەکەوێت و داوا دەکەن تورکیا بە خێرایی ئۆپراسیۆنەکانی ڕابگرێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. کەچێکە ژێ بنەماڵەکە کۆچبەرێک و ناوێ ڤەڵانتینایە و ڕوودانێکە توندوتیژیە ماڵباتی ڕزگار بووە دەما باوێوێ لە باژەرێ دیترۆیت ساڵە 2008 دیاوەی کوشت و پشترا خۆبخۆژی کوشت. ڤەڵانتینە divê raportê de behsa çîroka xwe û hewlên alîkariya kesê din dike.
ڤالەنتینە دێڵای لە دەوروبەری دیترۆیت لەدایک بووە. ئەو کچێکی کۆچبەرە بەڕەچەڵک ئەلبانیە و خەڵکی مۆنتێنیگرۆیە. بیری دەکەوێتەوە کە دایک و باوکی بە سەختی کاریان دەکرد بۆ ئەوەی ژیانێکی باشتر و پەروەردەیەکی باشتر بۆ هەر چوار مناڵەکەیان دابین بکەن، بەڵام تەمەنی مناڵی ئەو سروشتی نەبووە. بە درێژایی ژیانم باوکم دەستدرێژی جەستەی و دەرونی دەکردە سەر دایکم. ئەو شتە بوو کە لێی تێنە دەگەیشتم. هەندێک جار دەکەوتە نەخۆشخانە، دوجار باوکم دەستگیر کرا. وەک دەزانن تونند و تیژی خێزانی شتێکی تایبەت نییە، لە هەموو فەرهەنگێکدا ڕوودەدات، گرنگ نییە لە هەر شوێنێک بیت. ڤالەنتینە دێڵایی خۆی سەرقاڵ کردبوو بە خوێندنی قوتابخانەوە وەک شێوازێک بۆ خۆ گونجاندن. لە ساڵی 2010دا کاتێک دایکی دوای چەندین ساڵ لە ئازار و مەینەتی هەوڵی دابوو کۆتایی بهێنێت بە هاوسەرگیریەکەی، بەڵام باوکی ڤالەنتینە تەقە لە دایکی دەکات و دەیکوژێت و هەر بۆ چەکەش خۆشی دەکوژێت. لەو باوەڕەدام هۆکاری جیابوونەوەی دایکم لە باوکم بۆ ماوەی 6 مانگ بەر لەوەی لە کۆتاییدا ئەمەڕوو بدات. لەو ماوەیەدا باوکم تووشی خەمۆکی و تووڕەیەکی گەورە بوو، زۆرێک لە هێز و توانا و کنتڕۆڵی لەدەستدا بوو. دێڵای دەڵێت ماریا دێڵای دایکم تەمەنی 38 ساڵ بوو کاتێک هەوڵی دابوو مێردەکەی لێی نزیک نەبێتەوە، بەڵام دادوەرەکە لە کاتی جۆگرتن لە داواکەی داوای شکاتەکەی ڕەت کردبووە، تەنانەت باسی دەستدرێژیەکانیش نەکرابوو. دوا بەدوای تەنها 9 ڕۆژ ئەو کوشتن و خۆکوژیە ڕوویدا. دادوەرەکان شکستیان بە دایکم هێنا، خەڵکیش باوەڕ ناکا، شکستیان بە دایکم هێنا و بەردەوامیشن لە شکستێنان بە ژنان لە هەموو شوێنێک. دواتر هەر لە تەمەنی 18 ساڵیەوە دەبێت بە خوێنکاری زانکۆ و دەڕوات و بە تەنیا دەژی، بەڵام دایە گەورە و باوە گەورەی خوشک و برا بچووکەکانی دەبن بۆ لای خۆیان. ئێستاکە من بەهێزتر و بە گڕۆتینترم بۆ هاوکاریکردنی جیهان بۆ ئەوەی زیاتر لەوە تێبگەن هیچ کەسە شتێک ناکا کە شایانی ئەوە بێ دووچاری تونند و تیژی خێزانی ببێتەوە و شایانی ئەوە بێ بکوژرێت. ئەمڕۆ ڤالەنتینە دێڵایی بەڕێوەبەری بەرنامەکانە لە ڕێکخراوێکی تەندروستی و کار دەکات دژی تونند و تیژی خێزانی لە کۆمەڵگەی ئەلبانی ئەمریکاییەکان لە مشیگن. هەروەها یارمەتی مێردەکەشی دەدات مارکۆ ڕۆجێری. ئێمە پەیوەندیەکی تەندروست و جوانمان هەیە، وەک دەزانن هاوسەرگیری شتێکی تەرسناک نییە. کاتێک لەوە تێدەگەی کە بەو شێوە ڕەفتارە لەگەڵ دەکرێت، هاو یەکسانیت و هەست بەوە دەکەی خۆشەویست و پشتیوان لێکراویت. بۆ یەکەمین جار لە ماوەی 12 ساڵدا ئەگەری حکوومەتێکی نوێدا لە ئیسرائیل هەیە کە نێتنیاهۆی تێدا نییە، بەڵام ڕاوەستاوە لەسەر پەسەندکردنی کەنیسەت. هاوپەیمانی حکوومەتە نوێیەکە بۆ یەکەمین جار پارتی عەرەبیش دەگرێتەوە. پاشوار هەڵبژاردننی بێکۆتایی لە 2 ساڵی ڕابردوودا، ئیسرائیل لە لیواری پێکردانی حکوومەتێکی نوێدایە کە ڕاست و چەپ و ناوەند کۆ دەکاتەوە. بله بینەرێن هێژا کورد کونەکشن ئیرۆ لەڤەر بداویتە تا جارە بێ سڵاوێن هەفکارێ من حەیدەر کەریم و فەرات فەلاحی لە کۆنترۆلێ و یێجانی دیلان و من ساڵح دەمیجەر لەڤەر لە ستودیۆش بۆوە هەر شاد و بەختەوەر بن.